ژن و پیاوێکی ئاوارەی خواری و عێراقن و لە نێو کامپدا زستانی سەختی ئەم ساڵ بەڕێ دەکەن. ئەوان کە لە نێو کابینەدا دەژین باس لە خراپی ژیان و گوزەرانیان لە وەرزی ساردی زستاندا دەکەن. بالليل 5 بەتانیات مانتە. بە شەو 5 بەتانیمان هەیە کەش و هەوا زۆر ساردە لە کابینەکانەوە باران دێتە خوار و ئاو دەتکێ جێگاکانمان تەڕ دەبێت. لە بەردەم کابینەکە ڕاخەر و بەتانی و جلەکانیان هەڵخستووە. لە ژوورەوەش ئاو گەرم دەکەن تا لەم وەرزە ساردەدا بەکاری بهێنن. وهذا الماء تنغسل به ونركب منه ما عندي ئەو ئاوم خستووەتە سەر سۆپا گەرمی دەکەم و شتی پێدەشم دەبەی غازمان نییە غازمان نییە بیخەمە سەری حاڵمان زۆر خراپە بە شەو لە سەرمادە لەرزین و بەرگە ناگرین باران دێتە خوار سەیری کۆنی کەڕەبانەکان بکەن. کامپی ئاوارەکانی تازەدەی سنووری گەرمیان کە ئەم خێزانەی تێدا دەژین. نزیکەی 200 خێزانی تری عەرەبی تێدایە و تا ئێستا نەگەڕاونەتەوە بۆ زێدی خۆیان. هەموو ئاوارەکان گرفتاری دەست سەرما و کەمی سوتەمەنین. احنا بالنسبة لنا المهاجرين بەنسبەت ئێمەی ئاوارەوە لە کەمپەکان ساردی کەش و هەوا کوشتوینی نەوتمان نییە هیچ مەوادێکمان بۆ نایەت دوێنێ لە کەمپی ئاوارەکانی سلێمانی منداڵێک لە سەرماگیانی لەدەستدا. لەلایەن ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە بڕێک پارە دراوەتە هەر خێزانێکی ئاوارە تا سوتەمەنی پێ بکڕن بەڵام گرفتی مادی وای کردووە پارەکە لە شتی تردا بەکاربێنن. بەرپرسیارەتەکانی تر بەڕاستی کە ئەمان کێشیان بەدەستیەوەی بەرپرسیارەتی حکوومەتی عێراق بە دیاریکراوی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق لەسەرەتی هەم نەوتی سپی بۆ ئەمان دابین کا بۆ خۆگەرمکردنەوە کە ساڵانی تر کردوێتی و ئەم ساڵ نەیکردووە هەم غاز و پێداویستەکانی دیکەشیان بۆ دابین کە لە خۆراک و ئەوانە ئەمان گلەی زۆریان لە جۆری کواڵەتی و خواردانەشەیە کە وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراقدا بەشێکە لە بەرەوەی ئێجگار خراپەوە بەڕاستی ئەسڵەن بە کەڵکی خواردن و بەکارهێنان نایە. هەرچەندە زۆربەی ناوچەکانی عێراق لە داعش پاکراوەتەوە بەڵام هێشتا دەیان کامپ لە سنووری هەرێم هەن کە ئاوارەی عەرەبیان تێدایە و بەهۆی گرفتی تایەفی و مەزەبیەوە نەگەڕاونەتەوە بۆ زێدی خۆیان. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.